پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشاو و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی. سڵاوتان لێ بێ خۆشەویستان. دەرگایەکی بێشومار بوونی هەیە کە دەیان ساڵە یان تەنانەت چەندین سەدەیە لەم جیهانەدا نەکراونەتەوە، بەڵام لەم سەردەمەدا وا گریمانە دەکرێت کە مرۆڤ دەتوانێت ئەو دەرگایانە بکاتەوە کە خۆی دەیەوێت. بەڵام ڕاستیەکە ئەوەیە کە هەندێک دەرگا بەداخراوی دەمێننەوە چونکە هەندێک نهێنی مەترسیدار دەشارنەوە. لەم ڤیددیۆیەدا ئاگاداری بەناوبانگترین سوار دەرگا دەبین کە نابێت کەس بیکاتەوە، بۆیە تا کۆتایی ڤیددیۆکە بینەر بن. تاج مەحەل یەکێکە لە بینە ئایکۆنیەکانی جیهان لەلایەن شا جیهانەوە لە ساڵی 1631 بۆ ڕێزگرتن لە یادی هاوسەرەکەی دروست کراوە. شا جیهان 19 ساڵ لەگەڵ هاوسەرەکەی ژیاوە، بەڵام لە کاتی لەدایکبوونی 14هەمین منداڵیدا کۆچی دوایی کردووە. لە دەستدانی هاوبەشی ژیانی کاریگەری زۆری لەسەر دروست کرد، ئەمە ژوای لێکرد تاج مەحەل دروست بکە کە دروستکردنەکەی 1000 فیل و 20,000 پیاوی پێویست بوو، چونکە کاری بیناسازیەکەی ماوەی 20 ساڵی تەواوی خەیان. دیزاینی کۆشکەکە زۆر جوانە، هەروەها زۆریش سەیرە. درێژی تاوەرەکانی نزیک بینای سەرەکی دەگاتە 40 مەتر و بوونی تا ڕادەیەک دوورە لە بینای سەرەکیەوە. ڕوونکردنەوەیەکی لۆژیکی هەیە. لە سەدەی 17هەمدا زۆرێک لە بینا بەرزەکان ڕووخاون، بۆیە تاوەرەکان لە بینا سەرەکیەکانەوە دوور خرانەوە بۆ ئەوەی لە ئەگەری کەوتنی تاوەرەکاندا هیچ زیانێکی پێنەگات. تاج مەحەل جگەلەوەی بینایەکی مۆنۆمێنتاڵە چەندین نهێنی دەشارێتەوە. ژووری قفڵکراوی زۆرن کە کەس ناتوانێت بچێتە ژوورەوە. لە کاتی سیرکردنی بیناکە لەلایەکەوە دووچین ژوور دەبینرێت، ئەمەش ئەگەری بوونی ژووری نهێنی زیاتر دەکا. ئەمڕۆ هەندێک تیۆری هەیە کە خاوەنەکانی هەوڵ دەدەن ڕوونی بکەنەوە کە بۆچی ڕێگە نادرێت ژوورەکانی ئەم بینایە بکرێتەوە. بەشێک لە توێژەران دووپاتی دەکەنەوە کە ژوورە داخراوەکان لە مەڕمەڕ دروست کراون کە دەتوانێت بگۆڕدرێت بۆ کاربۆناتی کالیسیۆم و لە کاتی بەرکەوتنی دووەم ئۆکسیدی کاربۆن دەشکێت، بۆیە ژوورەکان داخران و سەردانکەران لیان دوور خرانەوە. ئەم ژوورانە هەوا گۆڕکەیان تێدا نییە، هەر بۆیە بوونی دوانە ئۆکسیدی کاربۆن تێیدا دەبێتە هۆی داڕمانی ژوورەکانی خوارەوەی چوار تاوەرەکەی دەوروبەری بیناکە. بەڵام ئەوە تاکە ڕوونکردنەوە نییە، وەک هەندێک لە مێژوونووسان پێشنیاریان کردووە کە تەرمی هاوسەرەکەی شاجیهان لە ژێر زەمینی بینای سەرەکیدایە و هەر بۆیە چوونە ژوورەوە بۆ ئەو شوێنە تا ئەمڕۆ قەدەغەیە. پەیکەری ئەبولهول لە جیزە هۆکاری زۆر هەیە بۆ ئەوەی هەمووان ئەم پەیکەرە بەناوبانگە بناسن و یەکێک لەو هۆکارانش نهێنیەکانێتی کە تا ئێستا زاناکان نەیانتوانیوە ئاشکرای بکەن. پەیکەرێکە کە بەرزێکی 20 مەتر و پانیەکەی 18 مەترە و درێژێکی 73 مەتر دەبێت. بە پێی خەمڵان نەزانستیەکان نزیکەی 4500 ساڵ لەمەوبەر دروست کراوە. زانایان پێیان وایە ئەم پەیکەرە بەرجەستەی بوونەوەریەکە کە لە ئەفسانەی یۆنانیدا بە ژنێک ناسراوە کە جەستەی شێری هەبووە. و کاتێک دەڵێن پڕە لە نهێنی، بەڕاستی مەبەستمان ئەوەیە دروستکردنی ئەم پەیکەرە بە هاوکاری زیاتر لە 100 کرێکار 3 ساڵی خایاند. هەندێک لە بەڵگەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەم پەیکەرە لە ڕابردوودا زۆر گەورەتر بووە لەوەی کە ئێستا هەیە، بۆ پێی زاناکان چەندین بلۆکی بەردی زەبەلاحیان دۆزیوەتەوە و هەندێک ئامراز لە نزیک شوێنی پەیکەرەکە بەجێماوە. هەروەها ئەو کرێکارانی کە دروستیان کردووە کۆیلە نەبوونە کە ئامرازەکان ئاماژیان بۆ ئەوە دەدا کە خۆشترین خواردنیان دەخوارن. لە نێوانیاندا مەڕی برژاویش گەورەترین نهێنی کە ئەبولهول دەیشارێتەوە دەکەوێتە خوارەوە. ڕاستەوخۆ لە ژێر پێی پێشەوەی کە ئامێرە مۆدێرنەکان بە قوڵی 7 مەتر بوونی دوو ژووری نهێنیان دۆزیوەتەوە. تیۆرێک هەیە کە ئەو دوو ژوورە تۆماری نهێنیان تێدا بووە. لە نێوانیاندا دەستنووسی ژیانی کۆنیش هەیە، جگە لە هەندێک دەستنووس کە بوونی شاری ئەفسانەی نقومبووی ئەتلانتسیان بەڵگە کردووە، بەڵام بەداخەوە ئەم تیۆریانە بەڵگەیان نییە بۆ پشتگیریکردنیان. تا ئەمڕۆژ ئەو دوو ژوورە داخراون، چونکە دەسەڵاتدارانی میسر ڕێگری لە توێژەران دەکەن کە ئارەزووی دۆزینەوەی ناوەڕۆکی ئەو دوو ژوورە دەکەن بە هەموو شێوەیەک.
پەرستگای بادمانە بیها سوامی ئەم پەرستگایە یەکێکە لە پەرستگا بەناوبانگەکانی جیهان، هەروەها دەکەوێتە شاری تریڤاندرۆمی هیندستان، بەڵام جوانیەکەی تاکە هۆکاری ناوبانگەکەی نییە، بەڵکو پەرستگاکە بەهۆی 6 ژووری نهێنیەوە ناوبانگێکی نێودەوڵەتی بەدەستهێناوە تێیدا کە بریتین لە ژوورەکانی ABCDEF. ڕەنگە ئەمە ناوی ئەسڵی نەبوو بێت، بەڵام ئەمڕۆ بەم پیتانە ناسراوە کە ئەم دەرگایانە دەستنە ژووری کۆگای زەبەلاح. چەند ساڵێک لەمەوبەر دەسەڵاتداران بڕیاریاندا بیکەنەوە بۆ ئەوەی بزانن چی لەوەیە. لە ساڵی 2011 5 ژوور کرایەوە کە لەوێ گەنجینەی زۆر بە نرخی تێدا بوو کە بریتی بوون لە گەوهەر و زێڕ. گەنجینەکان بەهەیان زیاتر لە $1 تریلیۆن بوو. بەڵام پرسیارەکەمان ئەوەیە، ئەی ژووری شەشەم چی تێدا بوو؟ ژووری شەشەم بە قوفڵی مایەوە و کەس هەوڵی چوونە ژوورەوەی نەدا. ئەفسانە کۆنەکان بازدەوە دەکەن کە ئەم ژوورە نەفرەتیە و هەر کەسێک هەوڵی کردنەوەی بدات نەفرەتی لێ دەکرێت و تاکە ڕێگە بۆ لابردنی ئەو نەفرەتە جادوویەکی تایبەتە لەلایەن حەکیمەکانی پەرستگاکە. بەڵام حەکیمەکانی ئێستا ئەو جادووە نازانن. چیرۆکێکی تر باز لەوە دەکا کە لە سیەکانی سەدەی ڕابردوودا باندێک بە مەبەستی دزینی هەندێک گەنجینە ویستێتی بچێتە ژوورەوە، بەڵام چەندین ماری زەبەلاح لە بەردەمیاندا دەرکەوتن و یەکسەر هەمویان ڕایان کرد هیچ کەسێک نییە بتوانێت ڕەسەنایەتی ئەم چیرۆکە بسلمێنێت. بەڵام ڤینۆدرای کە پێشتر پۆستی کۆنتڕۆڵکەری دارایی لە حکوومەتی هیندستاندا هەبووە دووپاتی کردەوە کە ئەم ژوورە چەند ساڵێک کراوە بووە و لەو کاتەوە نزیکەی 7,000 خەڵک چوونەتە ژوورەوە، ئەمەش لە ساڵی 1990 تا ئەمڕۆ. گۆڕی ئیمپراتۆری یەکەم لە ناوچەیەکی ناوەڕاستی چین. گۆڕی یەکەم ئیمپراتۆری وڵاتەکەی لێیە بە ناوی چێنچی هوانگ کە زیاتر لە 2000 ساڵە لەوەیە. ئیمپراتۆر شازادەی یەکێک لە ناوچەکان بوو و دوای مردنی باوکی چین یەکگرتوو بووە. بە جۆرێک چینچی هوانگ دەبێتە یەکەم ئیمپراتۆری، بەڵام لەو کاتەدا چین لە ژێر دەسەڵاتی وەزیری یەکەمدا ماوەتەوە تا تەمەنی ئیمپراتۆر گەیشتە 22 ساڵ و لەو کاتەدا دەسەڵاتی گرتە دەست. یەکەم ئامانجی ئیمپراتۆر یەکگرتنەوەی چین بوو کە بەسەر 6 پارچەدا دابەش ببوو کە سەرکەوتوو بوو لە یەکگرتنەوەی هەموو پارچەکانی، بەڵام لە تەمەنێکی بچووکدا کۆچی دوایی کرد کە دەکاتە 10 ئەیلولی ساڵی 210 پێش زاین. لە ساڵی 1974 هەندێک لە جووتیاران خەریکی هەڵکەندنی بیرێک بوون کە دوور نەبوو لە ناوچەی چیان و لەویانە شتێکی زۆر سیر دۆزرایەوە کە پەیکەری کۆمەڵە سەربازێکی گەورە بوو. ئەمەش بووە هۆی دۆزینەوەی پرۆسی هەڵکەندن کە 4 دەیە بەردەوام بوو. لەو ماوەیەدا پەیکەرێکی زۆر دۆزرایەوە و هەر پەیکەرێک سیمای دەموچاوی خۆی هەبوو. بە گوتەی شارەزایان کۆی پەیکەرەکان دەگاتە 8,000 پەیکەر، بەڵام تا ئێستا تەنها 2,000 پەیکەریان هەڵکەندراون. مێژ و نووسان پێیان وایە ئەم ناوچەیە یەکەم ئیمپراتۆری چینی تێدا نێژراوە، بەڵام تا ئەم ڕۆژ ئەوە پشتڕاز نەکراوەتەوە. دەسەڵاتدارانی چین ڕێگری ناکەن لە پرۆسی گەڕان، بەڵام ئەرکەکە زۆر قورسە و کاتێکی زۆریشی دەوێت. بە گوتەی شوێنەوارناس کریستال ڕۆمی ئەو تەکنەلۆژیای لە ئێستادا بەردەستە بەس نییە بۆ هەڵکەندنی ئەو ژمارە زۆرەی پەیکەرە. هەروەها زانایان هیچ بیرۆکەیەکیان نییە سەبارەت بە پلانی گۆڕستانە گەورەکە کە پێدەچێت زیاتر لە شارێکی ژێرزەمینی سیمچیان بچێت. ئەو مێژوو نووسە تایبەتمەندە بە مێژووی بنەماڵی ئیمپراتۆر لە تۆمارەکانیدا پشتڕاستی دەکاتەوە کە ئەوەی لە ژێر زەویدایە شارێکی تەواوە کە کۆشکی بەرپرسانی پێشووی ئیمپراتۆرێتەکەی لە خۆگرتووە. ئاماژەی بەوەش کرد ئەم ناوچەیە پڕە لە گەنجینەکان و شوێنەوارە دەگمەنەکان، بەڵام مەترسیەکە لە بوونی ڕووباری زیوە شلەکاندایە کە لە دەوروبەری ئەم گۆڕستانە بوونی هەیە کە ئامانزیان پاراستنی گۆڕستانەکەیە لە دەست درێژی کاران. چینیە کۆنەکان دڵنیا بوون لەوەی کە جیوەی شل دەتوانێت نەمریان بۆ دابین بکات، بەڵام ئەو مادەیە دەکرێت هۆکاری مردنی ئیمپراتۆریش بوو بێت. ئیمپراتۆر ئەوەندە لە مردن دەترسا کە بەردەوام زیوە شلەکانی دەخوارد. هەندێک لە توێژەرانی ئەمڕۆ دەڵێن بوونی ئەو بڕە زۆرەی جیوە تاکە هۆکارێکە کە زاناکان لە دۆزینەوەی ئەو گۆڕستانە دوور دەخاتەوە، چونکە جیوە مادەیەکی مەترسیدارە بۆ مرۆڤ و تەنانەت مەترسیدارە بۆ ژینگەش. هەروەها نمونەی خاک لەسەر ڕووی زەوی ئەم شوێنە بوونی ڕێژێکی زۆر گەورەی جیوەی لەم ناوچەیەدا دەرخست کە شتێکی زۆر مەترسیدارە. ئەمەش بابەتی ئەم ڕۆمان بوو. هەرڕاو پێشنیارێکتان هەیە دەربارەی ئەم بابەتە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەمانتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا
و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایپی کەناڵەکەمان بکەن و زنگۆڵی تەنیشی سبسکرایپەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەر ڕەخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیددیۆدا بۆمانی بنووسن و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیددیۆکەمان تا ڤیددیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن. پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی یەک مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشا و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی.